ئەو وڵاتە عەرەبیانەی دەیانەوێت پەیوەندیەکانیان لەگەڵ حکومەتی سووریا ئاسایی بکەنەوە هەوڵ دەدەن لەو ڕێگایەوە تا ڕادەیە کاریگەریەکانی ئێران لە سووریا کەم بکەنەوە و بە فراوانکردنی ناسنامەی عەرەبی بربەست لە بەردەم زیادبوونی دەستوەردانە ناوچەیی و نێودەوڵەتیەکان دابنێن. دوای هەڵپەساردنی ئەندامەتی سووریا لە کۆمکاری عەرەبی لە 12 تشرینی یەکەمی 2011 و کشانەوەی باڵێۆزخانەکانی وڵاتانی عەرەبی لە سووریا تا ڕژێمی سووریا بە تەواوی پابەند دەبێت بە پاراستنی هاوڵاتیانی مەدەنی، پەیوەندیەکانی نێوان ڕژێم و وڵاتانی عەرەبی کێشەی تێکەوت. بەڵام لەم ساڵانەی دواییدا هەنگاو بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لە نێوان ڕژێم و چەند وڵاتێکی عەرەبی نراوە. ئەوانەی پشتگیری لە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان دیمەشق و وڵاتانی عەرەبی دەکەن وای بۆ دەچن ژمارەیەک وڵات کە ئێرانیشیان لە نێودایە هەوڵ دەدەن ببنە بربەست لە بەردەم ئەو هەنگاوەدا. چاودێران ئاماژە بەوە دەدەن ئێران کە نەیتوانیوە سەرکەوتوو بێت لەوەی بە شێوەیەکی پتە و بنەماکانی ئابووری و سەربازی و هەژمونی کۆمەڵاتی لە سووریا بنیاد بنێت ئەگەری گۆڕینی ئاڕاستەی سووریا بەڕووی وڵاتانی عەرەبی و دوورکەوتنەوە لە ئێران بە زۆر واقعی نازانن. پەیوەندی ئابووریەکانی نێوان ڕژێمی سووریا و ئیمارات لە دوای پێکهێنانی ئەنجومەنی پیاوانی کاری ئیمارات سووریا لە 20 تشرین یەکەمی 2021ەوە پێشکەوتنێکی گەورەی بەخۆوە بینی. لەو چوارچێوەیەدا عەبدوڵڵا بن زاید ئال نەهەیان وەزیری دەرەوەی ئیمارات لە 9 تشرینی دووەمدا گەیشتە دیمەشقی پایتەختی سووریا و لەگەڵ بەشار ئەسەددا کۆبوویەوە. لەلایەکی دیکەوە چەند ساڵێکە میسر و ژمارەیەک وڵاتی دیکەی عەرەبی هەوڵێکی زۆر دەدەن بۆ ئەوی سووریا مافی ئەندامەتی لە کۆمکاری عەرەبی بەدەست بێنێتەوە کە لە ساڵی 2011ەوە هەڵپەسێردراوە. لە ساڵی 2011دا کۆمکاری عەرەبی بڕیاریدا تا کاتێک توندوتیژیەکانی سووریا دەوەستن و هاوڵاتیانی مەدەنی پارێزراو دەبن بەشداریکردنی ڕژێمی ئەسەد لە کۆبوونەوەکانی کۆمکاری عەرەبیدا هەڵپەسێرێت. هەروەها کۆمەڵە سزای سیاسی و ئابووری دیکەش بەسەر ڕژێمی ئەسەددا سەپێنران. بە گوێرەی راپۆرتەکانی نەتەوە یەکگرتووەکان دووبارە بنیادنانەوەی سووریا پێویستی بە 388 ملیار دۆلار هەیە، بەڵام ڕژێمی سووریا بانگەشەی ئەوە دەکات کە ئاوەدانکردنەوەی وڵات و گەڕاندنەوەی ئاوارە و پەنابەرەکان بۆ سەر ماڵ و حاڵیان پێویستی بە 250 بۆ 400 ملیار دۆلار هەیە. لە ئێستادا عێراق و لوبنان و جەزایر لەلایەک و میسر و ئوردون و ئیمارات لەلایەکی دیکە هەوڵ دەدەن بۆ خێراکردنی قۆناغی ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ڕژێمی سووریا و وڵاتانی عەرەبی. هەر بۆیە چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەی مانگی ئاداری 2022 کۆمکاری عەرەبیدا ڕژێمی ئەسەدیش بانگێش بکرێت. قۆناغی ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ڕژێمی سووریا نیشاندەری ئەوەیە کە هێزە عەرەبی و نێودەوڵەتیەکان لەوە تێگەیشتون کە ڕژێمی دیمەشق ناکەوێت و بەکارهێنانی ڕێگای سەربازیش هیچ ئەنجامێکی نابێت. بدم نفديك يا بشار بالروح بالدم نفديك يا بشار.